دیارە من لەسەر بابەتەکە میوانێکم دەبێت و ڕاستەوخۆ گفتوگوی لەگەڵدا دەکەم کە بەڕێز ئازاد جۆڵایە بەڕێزیان چاودێری سیاسی و ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان دەبن کاک ئازاد سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بە شێوەیەکی گشتی تێبینی و سەرنجی تۆ لەسەر کۆی دانیشتنەکەی ئەمڕۆی دادگای فیدراڵی بزانم. سڵاو لە بەڕێستان و لە بینێرانی خۆشەویستی کورسان نیوز دیارە ئەم دانیشتنەی ئێستای دادگای باڵای فیدراڵی لەسەر ئەو سکاڵایە بوو کە پێشتر تۆمارکرا بوو لەسەر یاسایی نەبوونی دووبارە کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن لە ئەنجومەنی نوێنەرانی عراقەوە بۆ پۆستی سەرۆک کۆمار ئەمە دیارە مشتمڕێکی دروست کرد بوو لە نێوان ئەندامانی پەرلەمان و لە کۆی گشتی شارعی عراقیش ئەمە بوو بە مای مشتمڕ بۆیە ئەم بابەتانەش دەبێت بە پێی دەستوریەک لای بێتەوە بابەتەکە پەیوەستە بە دادگای باڵای فیدراڵی ئەوان لە ئێستا داوا خەریکی ئەم بابەتە تاوتوێ دەکەن و بابەتێکی یاساییە و لە داهاتوشدا ڕەنگە دادگا قراری یەکجاری خۆی لەسەر ئەم بابەتە دەدا. بەڵێ کاک ئازاد دەزانین کە لە ئێستادا دادگای فیدراڵی دانیشتنەکەی هەڵگرت بۆ سعات سێ واتە سەی پاشنیوەڕۆ پێتان وایە چۆنیتی بەڕێوەچوونی دانیشتنەکان یان ببوورە بۆ یەکی سێ دواکەوت پێتان وایە چۆنیتی دانیشتنەکانی دادگای فیدراڵی خێرایەکی پێوە دیارە ئەم پرۆسێسانە کە بەڕێوە دەچێت تا چەند کاریگەری لەسەرەوە بێکە هەم حکومەتی داهاتوی عراق درەنگ پێک بهێنرێت و هەروەها پرسی سەرۆکایەتی کۆماریش لەم چوارچێوەیەدا ڕەنگە جۆرێک لە ماتەڵە و دواکەوتنی پێوە دیار بێت کە ڕەنگە بۆ دۆخی ئێستایی سیاسی عراق و بارودۆخە ئاڵۆزەکانی عراق لە ئێستادا پێگەنانی حکومەت تا خێراتر بکرێت باشتر بێت گەر گوێبیستی دەنگی منیت کاک ئازاد وەڵامەکەم لەسەرم بابەتە. بەڵێ دیارە کاگازات گوێبیستی دەنگی من نەبوو کاگازات پرسیم کە چۆنیتی بەڕێوەچوونی دانیشتەکانی دادگای فیدراڵی جۆرێک لە خاوی پێوە دیار نییە یاخود کاریگەری لەسەر پێگەنانی یاخود خاوی و سستی پێگەنانی حکومەتی داهات و هەڵبژاردننی سەرۆک کۆمار نابێت. بۆ خۆی ئەو کێشەی کە ئێستا لە عراق هەیە دەتوانین بڵێن دوو ڕەهندیە ڕەهندێکی سیاسیە و ڕەهندێکی یاساییە. مەسەلەی دانیشتنی دادگا سەبارەت بەم کەیسە بەڵێ چونکە کاریگەری دەبێت لەسەر پێکەنانی حکومەت و لەسەر کۆی پرۆسی سیاسیەکە چونکە ئەم داوایە کە هەیە لەسەر کاندیدی سەرۆک کۆمارە لەسەر دووبارە کردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ سەرۆک کۆمار ئێمە دەزانین بە پێی دەستور لە یەکەمین دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی تازە دەستەی سەرۆکایەتی هەڵدەبژێردرێ و لە دوای ئەوە تاکە ئەرچی ئەنجومەنی نوێنەران ئەوەیە بۆ ئەوەی سەرۆک کۆمار هەڵبژێردرێ ئەنجا لە دوای ئەو پرۆسەکانی تری بەدوادادێ واتە ئێستا کۆبوونەوەی یەکەمی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردراوە بەڵام لە دوای ئەوە دەبی سەرۆک کۆمار هەڵبژێردێ بەپێی دەستوری شەروایە چونکە سەرۆک کۆمار دەتوانێت گەورەترین کوتلەی پەرلەمانی بڕیار لێ بداوە تەکلیفی بکە بۆ پێکەنانی حکومەت واتە تاوەکو سەرۆک کۆماری تازە نەبێ هیچ حکومت پێک نایەوە هیچ کوتلەیەک وەکو گەورە ناناسێندرێ یعنی تەکلیف ناکرێت ئەوە ئەرچی سەرۆک کۆماری تازە هەڵبژێردراوە بۆ ئەوەی گەورەترین کوتلە تەکلیف بکە بە پێکەنانی حکومت ئیتر حکومت اینجا پێک دێ و ئەمانەش هەموو قۆناغی خۆی بۆ دیاری کراوە بە پێی دەستور ئەم قۆناغانە هەریەکەی ماوەی چەندی دەوێت بۆیە لە ئێستادا دەبوو تا ئێستا بە پێی قانون و پێی دەستور دەبوو سەرۆک کۆمار هەڵبژێردرابایە و دەبوو گەورەترین کوتلە دیاری کرابایە و دەبوو تەکلیفی کوتلێ بکرابایە بۆ پێکەنانی حکومت ئەمانە نەکراون هەتا ئێستاکە نەکراون لەبەرەوەی ئەو گرفتانەی کە پێشتر ڕوویدا و سکاڵای لەسەر بوو و بابەتەکە دووبارە بەوە ئێستا دادگا مکەلەفە بەوەی کە ئەم بابەتە یەکلایی کاتەوە و هەر بڕیارێکیش دادگای باڵای فیدراڵی بیدا ئەمە یەکلایی کەرەوەیە واتم دووبارە دەرگای خۆکاندیدکردن بۆ پستی سەرۆکایەتی کۆمار ئەمە لە مێژووی عراقدا شتی لەم بابەتە ڕوویداوە لە کاتێکا کە ئەو مدەی ئەو سەقفە زەمەنی کە پێشتر دانرابوو 30 ڕۆژەکە بۆ کۆتایی هات دووبارە دەرگای خۆکاندیدکردن کرایەوە ئێوە چۆن لە کۆی ئەم بابەتەتان ڕوانیوە چۆنە هەڵی ئەسەنگێنن؟
بۆ خۆی نەخێر لە مێژووی عێراق ئەم حاڵەتە دووبارە نەبووتەوە، یعنی ئەم حاڵەتە ڕووی نەداوە برین ئەمە دووبارەیە، چون ئەمە یەکەمین جارە ئەم حاڵەتە ڕوودەدا و حاڵەتێکیشە زیاتر ئەم بابەتە پرسێکی هەم یاسایی و هەم سیاسیە. ئەوەی کە هاتوۆتە پێشەوە ئەرچی دادگای باڵای فیدرالیە و ئەوان باڵاترین دەسەڵاتی بڕیاردەری یاساین لە وڵاتدا و دادگایەکی سربەخۆ و بێلایەنە بەپێی دەستور لە چوارچێوەی شڕۆڤەی ئەوان و خوێندنەوەی ئەوان بۆ مادەکانی دەستور ئەوان بڕیارە دەن. هەر بڕیارێکیش دادگای باڵای فیدرالی بیدا ئەم بڕیارە قابلی تەعن نییە و دەبی جێبەجێ بکرێ. بەڵام پرۆسەکە خۆی دواکەوتیە بۆیە پێویست بوو ینی زووتر ئەم بابەتە یەکلایی بکرێتەوە بۆ ئەوی پرۆسەکە لەمە زیاتر دوانەکەوی. سەبارەت بەوەی کە بەچی دەگا من پێم وایە هەر بڕیارێکی دادگا هەر بڕیارێک بدە بە ئەوەی کە یاساییە یانی یاسایی نییە بەنسبەتکردنەوەی دەرگای دووبارە بۆ خۆکاندیدکردن. گرنگ ئەوەیە دەبێ پرۆسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەنجام بدرێ بۆ ئەوەی هەنگاوەکانی دوای ئەوە دەست پێ بکرێت، چونکە حکوومەت پێک نایە و تا ئێستا حکوومەتی کاتبڕێکەر هەیە و ناتوانانی هەموو بڕیارێک بدا و عێراق پێویستی بە بڕیار هەیە و پێویستی بە خزمەتگوزاری هەیە و بارودۆخی سەقامگیر نییە. بۆیە لەم حکوومەتی کەوا بڕیارە پێک بهێنرێت لەگەڵ حکوومەتەکانی پێشوە عێراقدا دەبینەوە، پێتان وایە گۆڕانکاریەکە لە بەرژەوەندی گەلی عێراقدا بێ؟ گۆڕانکاری لە حکوومەت پەیوەستە بەم لایەن سیاسیانەیە کە حکوومەتەکە پێک دێنێت تا ئێستا دیار نییە چی حکوومەت پێک دەهێنێت، چونکە بە پێی یاسا ئەوەیە کە گەورەترین کوتلە تەکلیف دەکرێت بۆ پێکێنانی حکوومەت. مەرجش نییە ئەو کوتلەیە کە گەورەترین کوتلەی پەرلەمانی بێ و تەکلیف بکرێ بۆ پێکەنان حکومت بتوانێت لە ماوەی زمانی خۆیدا حکومت پێک بێنێت. دوای ئەوە بە پێی یاسا کوتلەی تر تەکلیف دەکرێت بۆ پێکێنانی حکومت. بەڵام بۆ خۆی لە عێراق ئەو دیارە، یعنی ئەوە بۆکو عرفێکی سیاسی لێ هاتووە. لە عێراق شیعە حکومت پێک دەهێنێ، پێکهاتەی شیعە ئەوەی کە گرفتی دروست کردووە لە ڕاستیدا ئێستاکە ئەوەیە کە لە خولەکانی پێشووتر شیعە تا ئاستێکی زۆر نێوماڵی شیعە یەکگرتوو بوو و دەیانتوانی کوتلەی گەورە پێک بین و سەرۆک کۆمار تەکلیفی دەکردن و ئیتر حکومەتیان پێک دەهێنا. بەڵام ئەم جاریان ماڵی شیعە دابەش بووە بۆ دوو بەشی بەهێز و گرفتەکەش لەوەیە تەرەفەکانی تریش ئێستا بووینە بەشدار و هەم سوننەکان بووینە بەشێک لە ململانەکەەوە، بەشێک لە کوردیش بەشداری کردووە بوویتە بەشێک لە گرفتەکە ململانەکان. بۆیە دەتوانین بڵێن عێراق بەگشتی دابەش بووە. ئەم دابش بوونە وای کردووە بڕیاری یاساییەکانی یان کارە یاساییەکانی ڕاگرتووە بەوەی کەەوە ئەگەر سەرۆک کۆمار هەڵبژێردرێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پێی یاسا دەبێت 2 لەسەر 3 ئامادە بێ. ئێستا کێشەکە لەوەیە ئەگەر دادگای باڵای فیدرالی بڕیاریش بڕیار بدا بە یاسایی بوون و یان یاسایی نەبوونی ئەم دووبارەکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن ئەمە گرفتێک نابێتەوە. بەڵام گرفتەکە لەوەیە ئەگەر ئەم لایەنە شیعیەکان بە تایبەتی نەگەنێ یەکتری یان ئەم دوو تەرەفەی کە ئێستاکە ئیتاری تەنسیقی لەلایەک و ئەم هاوپەیمانی سێ قۆڵیەی لایەنەکانی تر و هێندێک هێزی تریش لە دەرەوە ئیتاری تەنسیقی و هەندێک مستەقیلەکان و ئەوانە هەموو ئەگەر نەگەنە یەک ڕێکەوتنێک نەکرێ واتە ناتوانن 220 ئەندامی پەرلەمان زیاتر کۆ ببنەوە بۆ ئەوەی نیسابی قانونی تەواوی بۆ ئەوی سەرۆک کۆمار هەڵبژێردێ. یعنی ئەگەر ئەم گرفتەش لە گۆڕێنە بووە ئێستا کە دادگاوا لە سەری دانیشتووە خۆ لە جاری یەکەمیش هەر ئەم کێشەیە هەبوو واتە نیساب تەواو نەبوو. بۆچی نیساب تەواو نابێ؟ لەبەر ئەوەیە کە لایەنەکان ناکۆکن. هیچ لایەک لەم لایەنەیە کە ئێستا ناکۆکن ناتوانن بە تەنها 220 ئەندام کۆبکەنەوە لە پەرلەمان بۆ ئەوەی پرۆسەی هەڵبژاردننی سەرۆک کۆماری بەڕێوە بچێت. تا سەرۆک کۆماریش هەڵنەبژێردرێ ئیتر ئەوانیتر ناکرێت. ئەم ناکۆکیانە بەروکوێ دەڕوات و دەشێت ئەم دوولایەنێ ئەم لە ئێستادا کە شیعە بوونێتە دووبەرەی جیاواز و ناکۆکیان هەیە، ئەم ناکۆکیانە بەروکوێ ئاڕاستەی حکومەتی داهاتوی عێراقەکات. لە ڕاستیدا ئەم دوولایەنەی ئێستای نێوماڵی شیعە کە ناکۆکن ینی دەرئەنجامی حکومەتەیەک لە دوایەکانی ڕابردووی عێراقە و ناکۆچی خۆیانە و بەرژەوەندی حزبی و دەتوانن بەڵام شخصیشی تێدایە. ئەمە جگە لەوەیکەوە وڵاتانی دەوروبەری عێراق و وڵاتانی زلهێزیش کاریگەریان هەیە بەسەر ئەم بارودۆخەیەکی ئێستا دروست بووە لە عێراقدا
بۆیە پێویستە هەردوو لایەنی شیعە ئێستا لە عێراق و لایەنەکانی تریش بەرژەوەندی باڵای گەلانی عراق لە بەرچاو بگرن بەر لەوەی کەەوە بەرژەوەندی حزبی خۆیان و بەرژەوەندی وڵاتانی یەقلیمی لە بەرچاو بگرن چونکە پرۆسی سیاسی لە عێراقدا ئێستا تووشی چەقبەستووی بووە ئەمە خزمەت بە گەلانی عراق ناکە و مەترسێکی ڕاستەقینەیە لەسەر پرۆسی سیاسی لە عێراقدا بۆیە گرینگە ئەوان بگەڕێنەوە بۆ شەقامی عراقی بۆ یاسا و دەستور لە عێراق و ڕێک بکەون بەڵام بۆ خۆی بارودۆخی عێراق ئەمە دەخوازێکەوە حکوومەتی تەوافقی ینی حکوومەتی سازان پێک بێ لە عێراق چونکە عێراق بۆ خۆی پێکاتەیەکی ئالۆزی هەیە و متمانە لە نێوان لایەنەکان نماوە بۆیە هەر لایەنێک بە تەنها بیەوێ حکوومەتێکی زۆرینە دروست بکە و لایەکەی تر ئاوت بکە بێگومان کێشە دروست دەبێت ئەو هێزانێکەوە ئێستا لە دەوری ئیتاری تەنسیقین ئەگەر ئاوت بکرێن لە دەسەڵات و بەشداری پێ نەکرێن بێگومان گرفت بۆ حکومەتە ئەو حکومەتەی دروست دەبێت کە بەنیازن وەکو زۆرینە سەدر و حەلبوسی و پارتی بەنیازن درستی بکەن ئەمە گرفت دروست دەکات لەبەرەوەی کە بەشێکی زۆر لە کورد لەم هاوپەیمانەتێدا نیە و بەشێک لە سونەکان تێدانین و بەشێکی بەهێز لە شیعەکان کە خاوەنی گروپی چەکدار و هێزی چەکداری حەشدی شعبین زیاتر ئەوانە کە ناڕازی بن هێزی چەکدار معارەزە بێ زۆر کارەساتە هێزی چەکدار نابی معارەزە بێ هێزی چەکدار بە تایبەت هێزی شیعە هێزی حەشدی شعبی هێزێکی دەستوریە بەپێی قانون بەشێکە لە منزومەی دیفاعی عراقی تۆ ئەم هێزە کاریگەرە چەکدارە کە دەستوریە قانونیە تۆ ئاوتی کەی لە دەرەوەی بچێتە دەرەوەی دەسەڵات کە ناڕازی بێ بە دەسەڵاتەکە بێگومان گرفت دروست دەبێت لە هەمان کاتدا لایەنەکەی تریش ئەگەر سەدریەکان کە زیاتر بەوە ناسراون دەتوانن شەقام بەوروژێن و خەڵک بینە سەر جادە و مزاهرات ئەنجام بدەن ئەمەش دیسان حکوومەتەکە سەرکەوتو نابێ و ڕەنگە تەمەنی حکوومەتەکە درێژ نەبێت لە هەردوو حاڵەتەکە چه حکوومەتی زۆرینە پێک بێ سەدریەکان و ئەوانە پێشی بینن چ ئیتاری تەنسیقی پێکبینی لە هەردوو حاڵەتەکە حکوومەتەکە سەرکەوتو نابوو تەمەن درێژ نابێ بۆیە تاکە چارەسەر ئەوەیە ئەم دوولایەنە ڕێکەون لەسەر بەرنمەیەکی هاوبەش بۆ ئەم قۆناغی عراق بە بەشداری سونەکان و کوردیش تێدا بۆ ئەوەی عراق سەقامگیر بێ سەقامگیری بگەڕێتەوە عێراق هەر لەبەر ئەمەشە حکوومەتی زۆرینە لە عێراق سەرکەوتو نابێ دەبێ حکوومەتێکی تەوافقی بێ لە بیرمان نەچێ عێراق خۆی کاتێکە دروست بووە لەسەر مەبنای تەوافق دروست بووە یعنی ئەمە وای کردکەوە بە تەوافق دروست بووە ڕاستە دەستور هەیە بە پێی دەستور هەموو مافەکانی پێکاتەکان پارێزراوە بەڵام ئەگەر بە پێی یاسابی زۆرینە و کەمینە بێ ئەوە خۆ کورد ناتو هیچی بەرناکەوێ کەمینەیە لە پەرلەمان سونە کەمینەیە تەنانەت سونە و کورد ئەگەر هەردووچیان بەیەکەوەش بن هێشتان بەرامبەر بە شیعە هەر کەمینەن واتە شیعە دەتوانێت لە ئەنجومەنی نوێنەران لە ئەنجومەنی وەزیران لە دادگای باڵای فیدرالی لە هەر دامەزراوەیەکی فەرمی وڵات هەر بڕیارێکیان بوێ هەر یاسایەک دەتوانن تێیپەڕێنن بڕەوە بەڵام ئەوە ناکرێت بە زۆرینە و کەمینە ئەمە سەر ناکەوێت بەڵێ کاگەزات من زۆر سپاس دەکەم کە لەم تەوری بەرنامەکەمان میوان مامۆیدار من پێم خۆش بوو کە کاتی زیاتر بم بە بابەتەکە و دیارە زۆری ژەڵک دەگرێت بەڵام بە حکومی کە بەرنامەکە چەند خولێکێک دواکەوت لەبەر دانیشتنەکەی دادگای فدرالی زۆر سپاس دووبارە بۆ بەڕێز ئازاد جۆڵا کە بەڕێزیان چاودێری سیاسی بوون و ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوان